خیلی مدوری و بس هشتانم بێ من ناوم خەمگین کاکەوە بە خەڵکی تەوێڵم دانیشتووی هەڵەبجەی شەهیدم. من لەوەتی کۆرۆنا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە، خەریکی دەمامک دوورینم لە ماڵەوە و لە ڕێکخراویش. بۆ من زۆرە، یعنی ئەگەر یەک کەسیش بەهۆی منەوە بەهۆی دوورینی دەمامکی منەوە تووشی کۆرۆنا نەبێ، بۆ من زۆر ینی هەستێکی مرۆڤانەیە بۆ من. لە ماوەی ئەم ساڵە ینی هەمووی کۆبکەرۆ لە ماوەی 10 مانگە زیاتر لە 13,000 دووریوە. ئەمە ینی پێشتر حسابم ناکرد، بەس هاتمە سەر ئەوەی بزانم چەند ئەدورم. لە ماوەی 10 مانگە 13,000 زیاترم دووریوە. لێرە لە ڕێکخراو بەبێ بەرامبەر ئەبرێت بۆ قوتابخانەکان، بۆ شوێنە گشتیەکان، بۆ پارکەکان، بۆ ولادەکان. پێیان بۆ ژنان ئەوەیە هەمیشە قەت مەوەستن، لە ئیشێکا سەرکەوتوو نین، ئیشێکی کە بکەن. بۆ نمونە من لە مەکتەب نەمتوانیەوە مەکتەب تەواو بکەم، دەستم کردووە بە درومان. ئەگەر درومانی ژیانی سەرکەوتوو نەبوومایە دەستمە کرد بە ئیشێکی کە ئێمە نابێ بوەسی.